ڕاوێژکار و هەم جێگیریەتی و هەم وەزیری دەرەوە ئێمە بانکێشتکردن لە ئەڵمانیا دیدارمان هەبوو لەگەڵ سەرۆک وەزیران مێرکل لەگەڵ وەزیری دەرەوە لەگەڵ پەرلەمان لەگەڵ وەزیری دیفاعیش طبعا یەکەم شت دەمەوێت ئەوە بڵێم ئێمە سوپاسی وڵاتی ئەڵمانیا دەکەین بۆ بانکێشکردنی وەفدی هەرێمی کوردستان لەم کات و ساتەدا هەروەها سوپاسی هەموو ئەو هاوکاریانە دەکەین کە وڵاتی ئەڵمانیا بۆ هەرێمی کوردستانی کردووە هەر لە شەڕی داعشەوە حتا هاوکاری مرۆیی کە هاوکاری مرۆیی زۆری کردووە و لە شەڕی داعشیشدا هاوکاری هەرێمی کوردستان بووە بۆ ئەو بەرگریەی کە پێشمەرگە کردویانە و هەرێمی کوردستان کردویەتی دژ بە تێرۆریستانی داعش سپاس گوزار بوون دەوری پێشمەرگە و دەوری هەمێ هەرێمی کوردستانیان زۆر بەرز نرخان ئێمە لەم دانیشتنانەدا کە هەمان بووە لەسەر چۆنیەتی یارمەتیدانی ئەوڕۆپا بۆ دەستپێکردنی پرۆسەی سیاسی و گفتوگۆ دانوستاندن لەگەڵ بەغدا کۆمەڵێک بیر و بۆ چۆنمان ئاڵوگۆڕ کرد لەگەڵ هەم لەگەڵ مێرکل هەم لەگەڵ وەزیری دەرەوە هەم لەگەڵ وەزیری دیفاع و ئەوەی ئێمە هەستمان کرد ئەوەیە کە ئەڵمانیا بە هاوبەشی لەگەڵ فەڕەنسا هەردووکیان پێکەوە دەیانەوێ یارمەتیدەر بن یارمەتیدەری هەرێمی کوردستان بن بۆ حەلی هەموو ئەو کێشانەی کە هەرێم و بەغدە هەیانە لە چوارچێوەی دەستوری عێراقدا بۆ سەقامگیری و بۆ ئارامی و بۆ گەیشتن بەو مافە دەستوریانەی کە هەرێمی کوردستان و هەموو گەلی عێراق دەنگیان پێداوە ئێمە تەئکیدمان بۆ دەسەڵاتدارانی ئەڵمانیا کرا کە ئێمە وەکو هەرێمی کوردستان پابەندین بە دەستوری عێراق پابەندین بە حەلی کێشەکانی خۆمان لە چوارچێوەی دەستوری عێراقدا پابەندین بە بڕیارەکانی دادگای فدرالی عێراق یعنی احتراممان هەیە بۆ ئەو بڕیارانەی کە دەریان کردووە و خوازیاری ئەوەشین کە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێت و پابەندی خۆشمان بۆ عێراقێکی یەکگرتوو کە بتوانێت خۆشگوزەرانی تأمین بکاتن بۆ هاوڵاتیانی خۆی و بۆ دەوروبەر ئێمە ئەو پابەند بوونەمان دووبارە کردوتەوە بە شێوەیەکی گشتی پێمان وە بووە تەقدیرمان هەبووە بۆ ئەم بانکێشتە و مەسجێکیش بووە بۆ دەوری هەرێمی کوردستان لەم چەند ساڵانەی ڕابردوودا لە مەسەلەی داعش و مەسجیش بووە بۆ ئەوەی کە دەمانەوێ یارمەتی دەربین بۆ ئەوان دەیانەوێ یارمەتی دەربن بۆ حەکان سەفەرەکەمان طبیعی تەوەری تر کە من دەمەوێ باس بکەم مەسەلەی ئەم بارودۆخەی کە ئەمڕۆ لە کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە بەڵام تەحدیدەن ئەو شتانەی کە ڕوویاندا لە پارێزگای سلێمانی لە ڕۆژانی ڕابردوودا ئێمە یەکەم شت سەرخۆشی دەکەین لە ماڵباتی ئەو کەسانەی کە لەم حەوادثانە گیانیان لە دەستداوە سەرخۆشیان لێ دەکەین و هیوای چاکبوونەوەش دەخوازین بۆ بریندارەکان طبیعی وەکو پرەنسیپ وەکو هەر وڵاتێکی دیموکراسی وەکو پرەنسیپ مەسەلەی خۆپیشاندان مافی هەر تاکی هاوڵاتیانی هەر وڵاتێکە و بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام دروستکردنی ئاژاوە و سوتاندنی ئیداراتی حکومی و قایمەقامیەت و بارەگای حزبەکان بەڕاستی ئەمە ناکەوێتە چوارچێوەی دەربڕینی داواکاری بۆ مافەکانیان ئەمە زیاتر زۆر بەداخەوە دەستێکی تێکدەر هەیە بۆ ئەوەی دەیانەوێ بەم شێوەیە حتا ئاراستەی خۆپیشاندەران کە دەیانەوێ بە شێوەیەکی ئارام دوور لە توندوتیژی داوای مافەکانی خۆیان بکەن زۆر بەداخەوە بە بەلایەکی تردا دەبن کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جددین لەوەی کە ئێمە ڕێگە نۆدەین بە هیچ شێوەیەک ئەمە ڕوو بدۆتن و ئەو دەستەی کە ئێمە دەزانین تەحریک هەیە ئێمە دەزانین کە ئەم خەڵک هەیە پاڵپشتی دەکات بۆ ئەوەی زیاتر ئاژاوە لە هەرێمی کوردستان دروست بکاتن بە دڵنیاییەوە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی
دژی ئەم شتانەیە و ئێمە ئەوە دەبینین ئەمە خڕۆشێکی جەماوەری نییە ئەمە دەستێکە کە دەیەوێت بۆ تێکدان دەیەوێت مەشاکل دروست بکاتن و طبعا سوپاسی گەلی کوردستان دەکەم جارێکی تر بۆ تێگەیشتنیان شکتان لەوە نەبێ ئێمە لە داواکاری ئەم خەڵکە تێدەگەین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ ئێمە پێویستیمان بە یەک ڕیزی هەیە یەک ڕیزی لایەنە سیاسیەکان یەک ڕیزی گەلی کوردستانیش بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێوە سیرکەن ئەم کەی ئەم شتانە ڕوویدا لە کاتێکدا کە هێزەکانی عێراقی تەهدیدیان دەکرد لە جەبهەی مەخمور لە عینی کاتدا ئەم ئاژاوانەش لە سنووری پارێزگای سلێمانی دەستی پێکرد ئێمە هەرێمی کوردستان ئەمڕۆ لەبەر تەهدیدێکی زۆر جددیە ئێمە دەبێت زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین ئەگەر خۆمان یەک ڕیز نەبین و ئەگەر خۆمان پێکەوە هاوکار نەبین بۆ دەرباز بوون کەس براوەی ئەم وەزعە نییە هیچ هێزێکی سیاسی لە کوردستان و گەلی کوردستانیش دەبێت دەرک بەوە بکاتن ئەم مؤامرەی کە ئەمڕۆ لەسەر هەرێمی کوردستان هەیە زۆر گەورەترە لەوەی کە هەستی پێدەکرێتن یەک ڕیزی ئێمە دەتوانێت ئێمە لەم قۆناغەدا دەرباز بکە مەسەلەی بژێوی ژیانی خەڵک ئەم داواکاریەکی ڕەوایە بەڵام لەگەڵ ئەوەشدا من دەمەوێت جەماوەری کوردستان و ئێوەی بەڕێزیش لەوە تێبگەینم